هوداخانم کاتت باش؟ هەموو کاتێکت باش، زۆر سپاس دەکەم. ئەم باشی کاتەی تۆ گیانەکەم؟ هەموو زۆر سپاس و زۆر باشم گەر ئێوە باش بن. یاخوا باش بی. خۆشحاڵم بۆ جاری چوارەم توانیم بەشداری بکەم. دەی زۆر باشە. ئەوە پێم بڵێ ئەوە چۆن ئاهازوو پەیوەندیەکە وەردەگرێت بۆی خەڵکی دیکەش سوودمەند بێ لێی. جاری پێشترش پێتم وت ئەم کاتەی کەسەکەی پێشتر بێ قەتان کات تۆ لێ بێی ئەڕوات. تۆ لێ یەکسەر پەیوەندی بکە باشەوە بۆ ئەو کەسانێک هەر کە پەیوەندی داخرێ یەکسەر پەیوەندی بکە بۆی پەیوەندیەکە دەوەربگرێ. هوداخان بە زیرەکی خۆی ئەوە دووبارە پەیوەندی کردەوە. دەستەکان خۆش بێ. هوداخان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. سپاس دەکەم. بەڵێ با ڕەنگی زەرد بێ. باشە ڕەنگی زەرد و پێم بڵێ کام ژمارە؟ ژمارەیەک. باشە با پرسیاری ژمارەیەک ببینین بۆ هوداخان کە بۆ جاری چوارەمە پەیوەندی کردووە بۆ ئەو کەسانی کە دەڵێن پەیوەندیەکە وەرناگیرێ. دەڵێ ناوی ڕاستەقینەی ئوم کەلسوم چییە؟ بەڵێ والله دەمزانی بەڵام ئێستا بیرم نەماوە. گەر هاوکاریەکم بکەی هەڵبژاردنم پێ بدەیت. ناوێکی زۆر خۆشە. ناوێکی خۆشە، ناوێکی عەرەبییە. ئامینە؟ نەخێر. بیگۆڕە. وڵا خاتوشەی ئێستا بیرم نەماوە گەر هاوکاری بکەی. باشە هاوکاری دەکەم. ئامینە یان ئایشە یانیش فاتیمە؟ بەڵێ عایشە. دڵنیای نایگۆڕی؟ بەڵێ دەیگۆڕم با فاتیمە بێ. گەڵ هاوکاری کۆم. با وەڵامەکەی ببینین هاوڕێیان. بەڵێ فاتیمە وەڵامی دروستە. ناوی ڕاستەقینەی ئوم کەلسوم. زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت عەزیزم. سپاس دەکەم. دەستت خۆش بێ.